چوارمی كۆنگرەی كادرانی کوردستانی ئومێدێک ئاگەش بۆ خەڵکی کوردستانی شێوەیەکی گشتی بۆ دەڤەرێژی ئەس وەکو ئێکەتیاک گەلێک پێ خوشحاڵ بووم پیرۆزبایی هەموو ئێکەتیا و خەڵکی کوردستانی و دەڤەرێت کەم کو كۆنگرەیەکی نمونەیی بوو بژم العراق و چی بژم گەلێک دەڤەرێندنجی كۆنگرەیەکی سەرکەوتی بۆ هەمی باوەڕەدا پیرۆزبایی ئەندام سەرکەوتی کەم تایبەت لەبادینان هیویدارم و سەرکەوتی لەبادینان دەرکەتی خزمەت ئەگا باش بۆ بادینان وەکو کادرێکی گەنجەیەکەتی پیرۆزبایی هەمی خەڵکی کوردستانێتیان بۆ گیرێداناوی كۆنگرەی پڕاستی كۆنگرەیەکی نمونە بۆش هەمی لایەکی و بەڵێ هەلکەفتە چوارەمین كۆنگرەیەکی نیشتیمانی کوردستان پیرۆزبایین خۆل خەڵکی کوردستانێت کەم و هەروەسا ئەندام و لایەنگرێنێکی نیشتیمانی کوردستان کەم تایبەتی ئەو هەواڵن دەرباز بووینە سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان. ئەف كۆنگرە شێوەیەکی سەرفرازی و ئارامی بڕێوەچوو داخوازەکە مە هەیە و ئەم وەکو خەڵکی شنگارێ بران بێژن داخوازەمەش یەت ئەندامی سەرکردایەتێ ئەوێ شنیب سەرکەفتین و کارێکی بۆ دەڤەرە شنگارێ بکەنێ تایبەت دەستخوشێلیت کەین و گەلێک ئەجید ڤە كۆنگرانەیە تاکرێن و گەلێک هەوڵدان بەس الحەمدلیلا كۆنگرە سەرکەفتیانە هاتاکرێن و دەستخوشێل هەمی کادر و ئەندام و لایەنگرێتیکەتیەکەین ئەوێ سەرکەفتین و ئەوێ نەسەرکەفتین هەر ئەندام و لایەنگرێتیکەتیێنە